بە ئامانجی ڕاگررتنی شەڕ لە کەرتی غەزە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستگای ستاندەر داوای گربوونەوە دەکات بە پێچەوانەی هەرێم سوودانی دوای 3 ڕۆژ لە خۆپیشاندان وەڵامی داواکاری مامۆسایانی عێراقیدایەوە. پارتی لە بڕیاری بایکۆتکردنی دادگای فیدراڵی پەشیمان بوویەوە کورسیەکەی پڕ کردەوە. تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە شاری هەولێر داوایان لە پارێزگاری هەولێر کردووە بۆ پێدانی ڕەزامەندی بۆ مەبەستی ئەنجامدانی گرتبوونەوەی ناڕەزایەتی و دەڵێن ڕەزامەندی بفەرمونون مۆڵەتی ڕێکخستنی گرتبوونەوەیەکی هێمنانەمان پێ بدەن لە پێش بارەگای نەتەوەی گرتووەکان لە هەولێر. هاوکات دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لەم بارەیەوە بە ستاندەری ڕاگەیاند بۆ پشتیوانی ستەملێکراوانی غەزە. ئەمڕۆ تیمی سکاڵاکارانی ستاندەر داوای مۆڵەتمان کرد لە پارێزگاری هەولێر بۆ ئەنجامدانی خۆپیشاندان لە ڕۆژی هەینی بۆ ڕاگررتنی ئەو جەنگە کۆمەڵکوژیەی بەرامبەر خەڵکی غەزە ئەنجام دەدرێت. ناوبراو لەبارەی ئامانجی داواکاریەکەیان وتی مەبەستمان گەیاندنی پەیامی خەڵکی هەولێرە بۆ ئاشتی و ڕاگررتنی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و جەنگی سەرکەرتی غەزەی فەڵەستینی بە تایبەتی و داواکاری خۆمان بگەێنین بە UN بۆ بەهاناوەچوونی مرۆیی بە دانیشتوانی سڤیلی کەرتی غەزە. دوای ئەوەی لە ڕۆژی یەکشەممە خۆپیشاندان و بایکۆتی مامۆسایان لە عێراق بۆ داواکردنی زیادکردنی موچە و مافەکانیان دەستی پێکرد، ئەمڕۆکە محەممەد شیعەت سوودانی سەرۆک وەزیرانی عێراق چەند بڕیارێکی لەبارەی باشترکردنی گوزەرانی مامۆسایان دەرکرد. یەکێک لە بڕیارەکانی سوودانی بۆ مامۆسایان ئەوەیە کە بە ڕێژەیەکی کەمی سوود قەرز بەسەرجەم مامۆسایانی کەرتی پەروەردە و فێرکاری لە بانکە حکوومیەکان دەدرێت بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی گوزەرانیان. باگوێرەی ڕاگەندراوەکەی نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆک وەزیران محەممەد شیعەت سوودانی میوانداری سەرۆکی سەندیکای مامۆسایان دەکات و ژمارەیەک بڕیاری تایبەت بە تیمی پەروەردەی وانەوتنەوە و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە دەرکردووە. ئەوە لە کاتێکدایە چەندین ساڵە لە هەرێمی کوردستان مامۆسایان و فەرمانبەران بایکۆتی پرۆسەی خوێندن دەکەن و خۆپیشاندان ئەنجام دەدەن، بەڵام حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە. دوای ئەوەی زیاتر لە ساڵێکە بە پاساوی ئەوەی دادگای فیدراڵی بە سیاسی کراوە و بە مەحکەمەی شۆڕشی بەحسی چواند و نوێنەرەکەشی لە دادگاکە کێشایەوە، ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لە بڕیارەکەی پەشیمان بوویەوە. لە پشتی خۆی دادوەر سبقی سەلیم خان لە پارێزگای دۆهۆک وەک ئەندامی نوێی دادگای فیدراڵی لە بەردەم سەرۆک کۆمار سوێندی یاسایی خوارد. جێی باسا پێشتریش پارتی چەند جارێک بڕیاری بایکۆت و کشانەوەی لە پرۆسەی سیاسی دەرکردووە، بەڵام لە کۆتاییدا پەشیمان بۆتەوە و هەڵوێستەکانی خۆی نەبردۆتە سەر.